ڕێز و خۆشەویستی بەڕێزان، هیوادارم ڕەوشتان باش بێت. بەخێر بێن هاوڕێیان سەندە قسە و باز لەسەر هەڵبژاردن دەکەین کە بابەتێکی گەرما و گەرمە. بەڕاستی لە کوردستان ئەو دوو سێ ڕۆژە کۆمەڵێک ڕووداوی گەرما و گەرم ڕوودەدات. قسە و باز دەکەین. بەس یەک دەقاتە ئەوە دەبین ئێستا هەندە هاوڕێژتن بەخێرم بەداخەوە سید عەبدوڵای کە دزیش ڕێزی لە کەسێتی خۆی نەگرت. یعنی زانین چی هاوڕێیان نقطەیەکێ لێرە خەڵک ئازادە پارتیەیەکی تێ، بەڵام هەڕەشە مەکە کە هەڕەشەت کردوای ئەوە یعنی قسەک لەسەر پرەنسیب ئەسمەی پرەنسیبە. کەسێکی سید عەبدوڵای کەسایەتێکی گەورە بوو، یعنی بیا قسە مەکەیان کە قسەت کرد بەرگە بکرە خۆت تەمەنت ئەوە بووە. ئینسان هەڵوێستە هەڵوێست و بەداخەوە نەکرد سید عەبدوڵا خەڵکێکی گەلەگەلەگەلێک زۆر ئیرادە نمایە، ڕەنگی فشارێکی زۆریان لێ کردبی، بەڵام هاوڕێیان بڕوان پێ بکەن وەختی خۆی دەزانکۆ 4000 تەڵەبە 2500 تەڵەبە بەس لە مووسڵ فەسڵ کرا نەچوون ژوور شاپی. من هاوڕێیەکم هەبوو لە تەربیە بووین ئێمە تەربیە مووسڵ، هەوی جا ئەوەیان لێوە گرت، دەفتەر خزمەیان لێوە گرت، وتیان نابێ باسی دەرد دەکەین، گوتی دەرم بکەن دەفتەر بەس ئیمزا یعنی ئیمزایەک چ بوو نەیکرد. تاوان ئێمەیان فەسڵ ئەوە کرد 32 تەڵەبە دەبووین یان 16 وەڵی نازانم. لە تەربیە تاریخ بوو، من ڕەوانی ئاداب تاریخ کراین، ئیتر هەر یەکەوە هەندێک بوو ئاداب ئینگلیزی و ئاداب تەرجمە و ئەوانە بەشی ئینگلیزی، ئەمنیان ڕەوانی لە تاریخ نەبووینە باسی ڕەوان کرد. بەس ئەو برادرم گوتم بڕۆ ماڵێ فەسڵ کرای، دەفتەر ختمەکەی دانێ. یعنی خەڵک وا بە ئیرادە بوو، بەداخەوە ئەو ئیرادە زۆر تێکشکایە، زۆر تێکشکایە، جێگای شەرمە. تاجی کورد هیچ یعنی خەڵکێکی زۆر خەڵکێک مایە ئیرادەی هەیە مقاومە دەکا، ئەو 170 نەچوە دەنگدان بەنمونە ئەوە ئیرادەیە. بەڕاستی هەر لایەنە نەگەتیفەکەی نەبینی، بەس خەڵکی پارتیوێچێتی خۆی گف دەکاتەوە، دوایەوە لە پڕاک بەرات دەدا. خاسن لە هەولێرە فشارێکی گەلێک گەورەیە. من دەزانم کەس نەڵێ قادر لێرە دانیشتیە و قسەی گەورە دەکا و من تێتان دەگەم بەڕێزان، بەڕاستی تێتان دەگەم لەو نوقتەی، بەڵام خەڵک هەندێک کەسەیە دەبێت ڕێز لە کەسێتی خۆی بگرۆ. مەیکە کاکەسان بێت تااقەت بم لە پارتیوێچێتی بەرگە نەگرم دادەنیشم، ناچم پردەمە ئەوی بەرتیلی بدەمە پارتی یانێشێتی دادەنیشم تاوم ڕێز لە مێژوو خۆم دەگرم پێوێ مادی مەڤەی بەچە قوربانیەکە. بەهەرحاڵ هاوڕێیان یەک سەرنج بدەم تخوا هاوڕێیان دیدارەکەم لەگەڵ دانای وەزیر کردیە، تو شەرەفتان داری بەرد بە من دەڵێ لۆ مەجالن نەدایە کاکە بە کوردی گوتیچمان 8 دقیقە قسە کردێ دەیگوت 5 دقیقە کەشم بدەنێ لۆ یەک پرسیار کاچ خۆم وەڵڵا یعنی ژنەکەی خۆت هاوڕێ عەزیزی خۆت پرسیارەشی لێ بکەیتە 5 دقیقە دەڵێ کاکە بەسا مۆزوعی پێی دەگۆڕی ئەوە دەکەی کورە کاکە دیدار خۆی بگوژی نابی بگاتە 15-20 دقیقە بنمونە. کۆنگرەی حزبی لە ئەوروپای ناگاتە 10 دقیقە، یعنی وتاری کۆنگرەی سەرۆک حزب لە کوردستان هەمان وانە 20 دقیقە 25 دقیقە نییە گیانێن یەک پرسیار جواب دەرم پێی دەڵێم مەسەن لۆسی دەستی شایتەوە باسی حکایەتی گۆڕان دەکات لە 19 لە دوای مردنی لە 21 ڕامگرت 7 دقیقەم بڕێ دەرێ 5 دقیقەی تریش مازام 10 دقیقەی تریش کاچ خۆم کەس هیچ ڕۆژنامەنووس ئازادە پێی بڵێ ئەو پرسیارە لێ دەکەم لە ماوەی 2 دقیقە 1 دقیقە ئەوە دەبینن. یعنی ئەو چییە هەرێ کەستەوە لۆ مەجالن نەدا کورە خۆزیەت بۆکو ئینسان جوابی بدا بە پرسیارەکان ڕوونە. ینی قەزم نەخینەوەی خەڵکە چاوی من 6 دقەم بڕیە دەیگوت 5 دقەی کەشمایە دڵنیان بە 10 دقەی کەش دەنەچ یەک پرسیار. بەهەرحاڵ لە بابەتی شادە کاکە قسە کۆی بابەتەکە بخینەوە. هاوڕێیان بێمە سەر هەندێ هەواڵ بعد واز بینین لە ئەوەی بەس بزانم لێرە بڵاوم کردەوە تاو ئەو ڕۆژە خەبەرەکەم بڵاو کردەوە هاوڕێیان
قوتم منا قهوتي دبت الصيام كاكا والله بدست مني يا بارتي بالرياري دايا يارمتي بدا تعليماتي له مو هذا أمريكاني خوي والسربازين هذا الدنگ بدنا منا قهوتي تركمان تشان حلوة شانتو اتسرا بارتي دك يعني أولنيا أمن بلهم ركلام كم يا بارتي وشتي وا فشارش يكزار جورا كرايت السر هذه سربازي أمني هردو حزب براسي هردو حزب زخت شي زور جورا عنا سر هذا أمني كان دروس كده طبعا لأول يوم بابلي بروان بيبك يعني همو أنا كون دنجان دا قوران دنجان دا يتنوي ميد دنجان دا يت إسلاميا كان لنا ويزا أمني كان سنتان دوزرانوا يعني بتزدي كأوكاد دزجاي هالبجادني هريمبو كومسيوني هريمبو استكا كومسيوني عراقة رايجي عندي دري أمج نازاني نك بارتي ويشتي بس بارتي ويشتي فعليا لذا كان هرشان لذا كان هيك وكل خاصة أو بارتي إلهي دري جيوا بس تكوني ديوي تصوير فعل لكومسيون كا بنمونا عندك لو فعلانا هاوريان بابزاني تسونا كارتي دنگدان سين كارتا كان رنگي يهند شان تيك بدن حتى نخين دريتو بتسن خلش كلا شوين يام بدا تكا كاس كارتي خوينا داتا او نفراني لبيش دركيا بلنا ها هو هندي نفر ياندانا خلق دنيرن يمرو تشيل بناوي وزارتي اوي بوليس ياتسو دنير نويندار يتشتي او روكو بنوي كرديا دلي يوادارم كومسيون زور متابعه وكا دليتن اما موبايل ما بي كنترول ناكري اگر شكاي خلشي تصور كا لهم انتخابات كان كم موبايل يعني الغا كرديها لو اخوان دري اما نازل نو شكا بزربي بر برسيالتي ورناغن طبعا زخد لهندي هزي امنيان كدي كدبي بموبايل تصوير كان دلن اما مسؤوليت او كوبنوي يتشتي بوا لقال هزا امنيا كان يعني بارتي خيمه هلدا داني وزخد أو تعليمات دركا وتعوديري دكاتن وقوا أجان لها مشتكى باركودا چندان موركا دلي أما دزانين أنجو دنگتان دايتشي كل شرم لخوتامك يعني بزدي هذا خوتان أمنية أون ديان ترسين أون دا ترسين بخوتان والله كذا باركودا ينابيني يعني من ناتوانم جرانتي بخصوص دوكاز بيتا جرانتي ما بكر بها كيسا كمان أو بكر بها بس كاك أو كومسيون بيان نامي در كده درين أمش نازانين بارتي تزوجي له هوليري دروس كردية ترسي توقان دزانم أبي دنگنا دا فصل دا كريم إكوراغا حزب شافتا واش صال كورعيها وار حزبي بابير مبو بابي بابيري شمبوي لا تلوش شو دروس بي إيها وار تا استاكتشي بإرهاب ببارا بترس بتزوير إكاك والله عيبة بتزديمة عيبة حزب دار برو يتسكاك مسعود وقرآن أنقو عريز أولينا والله يا وكدار كان يا ودشي كاتشهم كده كريا وند زاخد لا خلق بكي بيان ترسيني خمال تصور كان ريبر أحمد تعليماتي دركية زنداني زركا قلت يك زنداني آزاد ناكم نتسن دنگ أي هوار لناو زندان دلدي بسي دنگ ما بيبتي ريبر أحمد وزيرنا أخوي أو أبو تسونيا دلينا بكسرني ببارزي والله كرامتي توشكان أجر كرامتي تبي أو أبو تسويا شازة دعوة لسرعتنا ودوق دم زيد تقيني بياومي بيري قصب كات كورا كاكا قصق رزلا وزارة تقاني خوتام بقن قصق رزلا دام أزاني أو هم قصري وسفارة أنا اللي ويندرن بس لو هندي تساو ديري لكن لكن الرابور كتقش مريخانك تلفون يعني أو ناتوان زنداني زركا خيمات ترسي توقان كاتشخم ببرسن أو كومسيون من ضمن يعمل عنده ميديا داني نسخت ناتوان بتانجرين بروان بيبكا كوركا كلا كون ناتواني هشنو هزار قص تدوازه هزار قص دنجان دا قران يعني لو لي ناقرين أو خلق التعبير لرأي خوي بكاتن لو لي ناقرين يعني هذا أمني كان والله يدوين هوبا من يانقو تدولي واهي تا استموت شيئا ورنا قلتيا تنزار بيموت سبونا تنزار زليليان كردينا تنزار وكو عجلش معاملتان لقنا كان بشز روش بأفتار روش لو قرما داتان دانين معاشتان نادانين معلوم نالي نقول لو بريدو زخدر جيتن معلوم نالي مسؤوليش لو هاي لاي فدر جيت موقف يعني وقرن دنجيان بيمدن يعني بتزدي ما خلقك
خەڵکێک کە دێتن دەکوێ پێشمەرگە مۆزعم خراپە ئەی بابە لۆ دەنجی پێ دەدەی من دەزانم زەختر لەسەرە بەس کاکە خۆت ڕاگرات ئەتو دەتوێ گۆڕانکاری بکرێ ئەوە بەسڵترین گۆڕانکاریە بڕۆ وێندەر کەس نازانی ئەو گوایە کۆ دەچانێ سا لە سۆران کۆ دەچانە بۆ زێرەوانی نادیەم کۆدا زەردە دەبی بچی ئەو بەوەی بکە ئەگەرم کورە بابە وەڵڵا عیبە حزبێکی 78 ساڵە ئەوەندە بترسێ زراوتان بچی لە انتخابات دەچی دەژوێن دەنجیەکەم دەین تەعاە مەسعود بارزانی کۆبنەوەی بە هەموو مەکتەب ڕێخستنەکانی کردیە مەسەڵەن پشتیوان سادقا مەسەڵەن عەلی حوسێنە ئیدە هۆک نازانم چییە دەرێت 42 کورسیم دەوێت 42 کورسیم دەوێت لە 35 بەسەرەوە بی کەمتر بی 35 یان 37 تێکی دەدا تێکی دەدات بڕوان پێ بکە یعنی ئەوە تەبیعەتیتی دەرێ قبوڵمان نییە دێنە سەر ئەوەی هاوڕێیان لە ئاهەنگەکە بینە سەر ئاهەنگەکەی هەولێرێ کە لای من ئەمە خەڵکی هەولێرم هاوڕێیان ئێمە تەرکیزە هەولێر 100 جارە بکەین خەڵکی هەولێرم اختصاسێک ماوە گرتیە شارەکەی خۆمە یەک حزب ئەوە دیتن یەک حزب یەکێتی ئەو جارەی وێرە ئەوەی بکە ئاهەنگەکی لێ بکە یەک الحەق لاهوریش کردی لاهوریش کردی هەموو حزبەکان کە ناتوانن فیستیڤال بکەن هەتا یەکێتیش بەو دو سێ ڕۆژەی ئەخیری ژن بە ژنێک بوو ئەگەنا کەس نەوێرا لەو هەولێرەی فیستیڤالێک بکە هەست پێ نەدەکرد دەنگدان بی یعنی دەنگدانە ڕاستە نەبوو کێشە شتێکی جوان بوو شەڕی گەورە دروست نەبوو تا حەدەک شتێکی نوێیە ململانەیەکی باش کرار کەسە ڕێی خۆی دەربڕی بەڵام بەڕاستی دەڤەری زەرد زۆر جێڕەخ نەبوو خاستان 15 ڕۆژیەکەم هەر زۆر کارە سات بوو ئەو دو سێ ڕۆژەی ئەخیری گەرم و گوڕێکی باشی درایە بەڕاستی ینی لە هەموو ناوچەکان لە هەموو ناوچەکە مەسەن نەوەی نوێ ڕوتی هەڵوێست ناتوانین لە هەولێرێ ئەوە بکەن کاکە خەڵکیان هەیە بەس دەترسێن ئەوە لە کنا من هەموو استفتاکان 109 تا 120 دەڕۆن ئێ باشە ئەنی خەڵکەکی باشان هەیە بە هەزاران کەس دەنجیان پێدا کەسی لە بۆیان نەبوو لە هەولێرێ ناتوانی بکەن ئیسلامیەکان زۆر ناتوانی بجم و جۆڵ بکەن زۆر سەیریش بەڕاستی هەموو انتخاباتێک هاوڕێیان زۆر سەیرە هەموو انتخاباتێک پارتی بێ هیچ هۆکارێک یەکگرت و کۆمەڵ گۆڕان بارەگای دەسووتاندن لی دەدان کادیری دەگرتن هیچیان نەکرد بوو کۆدەکەش دەست پارتی و انتخابات ئەو جارەی پاڤێل لە دهۆک و هەولێری زۆر ئیهانەی پارتی کرد زۆر ئیهانەی پارتی کرد هیچی نەکرد من پێناگەم بەڕاستیمە ینی بەجددیمە پرسیاریشم کرد و ڕۆژەمەوە بەر کۆن ئەو حزبانە زۆر بچووک بوون هیچ خەتەر نەبوونە سەر پارتی ئەو جارێ تەمسیلیە نازان بەڕاستی بەس یعنی ئەو قسانە ماڵی بارزانی ناگرن ئێستا دێمە سەرش چی کێشەیەک دروست دەبی ئێستا بەڕێی من ئێستا ئەو گوتانە هاوڕێن ئەو ئاهەنگەی پارتی مەسعود بارزانی دەزانن کولفەکەی لەسەر حکوومەتی هەرێم بووە ئەین کولفەکەی لەسەر حکوومەتی هەرێم بووە و بالمناسەبە یەک سەرنجیش بدەین هاوڕەیەک لە هەولێر پێی گوتم سڵاومان بۆ هەیە ئەوە هەموو جارێ حکوومەتی عێراق 50 ملیارد کەم باە دەیانگوت نادەین ئێستا 300 ملیارد کەمە نزیک هەڵبژاردنە پارتی لێرە پارەکەی دەدەین مانجینەوە طبعا هەر باشە لەو خەڵک بەس قەزمان لێرە انتخاباتە بزان انتخابات چیان لێ دەکەن یعنی ئەوانە لە کاتێکدا یعنی ئەرک حکوومەتی هەرێم ئەو مەسرور بارزانی ئەو دام و دەستگایانە دۆندە دانرایان کارە ئیداریەکان بەڕێوە ببن نەک ئەوە بی بەس ئەو هەموو جار نەیان دەدا 10 ملیارد نەقز بە دەیانگوت ئەوە شمان دەوێت هەتا نەدرا بە ئەو میلەتە یعنی چەند برسی بە بەداخەوە ئەو جارێ باشە دەداتن هێشتا 200 ملیاریش نەقسە دەداتن هەر باشە هاوڕێن ئاهەنگەکەی مەسعود بارزانی طبعا هەموو ئاهەنگەکانی کەینێچیر مەسرور پاڤێل هەمووی جەماوەری خۆیان لە خانەقینەوە لۆ زاخۆ جێرە و جێرمە چێشی پێدەکران لەو لای دایان بردە ئەو لای ئەوە مافە ئەتو کادیری ئەو حزبەی پێ دەڵێ وەرە بڕۆوێندە بەس خەڵکێک لە فەرمانگەی حکومی بە زۆرە منێ بیبەی ئەوە بێ ئەخلاقیە بەڕاستی یعنی ئەگەر یەشێتی کردبی ئەگە پارتی کردبی بێ ئەخلاقیە بەڵام کادیری حزبێ تەواو ئەتو مادام کادیری حزبی دەبی بێ بەنمونە لەو سەری دەیبێ ئەو سەرەی ئەوە قەبارەی خۆیان نەبوو چکو مەسەلەن دامانە پاڤێل تاڵەبانی 50,000 کەسی کۆ کردو هاوڕێیان دەکە 2 کورسیە مەسعود بارزانی ئەوەی هۆی 50,000 کەسی کۆ کرد 2 کورسی دەکات ئەوە خاڵێک 2 بە زۆرم لێ بووە
بەداخەوە زۆربەی فەرمانگەکان پێشتر هەڕەشیان لێکردنەوە زۆر ئابروچوونە پڕ لە عەرەب بەنگلادیشی دیتان ئەو کورتە ڤیدیۆیانە ئەوانەی کە بەشێک خەڵک کە ناوێری تەسویر بکە بڕوا بکە لە کەمپی دۆمیس کوردی ڕۆژئاوا بڕوا بکە کوردێکی ڕۆژئاوا زیاتر لە 100 کەم ئەوە کۆستەر هاتینە پێیان وا کردو زلچی زەردیان لەبەر کردی هینایان لە شاخۆران لە کاوەی هەموو خەڵکیان هینایەتەوە وێندە بە زۆرم لێ برم بە ئەوەی کوردی ڕۆژئاوا وەرە عەرەبیان هینایە بەنگلادیشیان هینایە مۆزەفیەوە یعنی بەجددی ئەوە چ ئەوەکە بە پارەی حکوومەتش هەمووی فەڵتەی قانونیە کاچ خۆم حزب ئەو حزبێ لێرە ڤێنستەرە سوسیال دیموکرات هەمومان دەسەس یەکی ئا دەیکات انتخاباتی خۆیتی دەیچی دەیکات دروشم دەدا هەمومان لە ماڵینە تەماشا دەکەن هەر پێویست بەوە ناکە بە زۆرم لێ بچی بیبەی خەڵک دەنگ دەداتە بەرنامەی نەک دەنگ بە زۆرم لێ بیبێ ئەرزەکی پێ بکەی خۆشت بکێ گاڵتە جار بە زۆرم لێ ئەگە پارتی وێشێت یەگە پاڤل و مەسعود خەڵکیان بە زۆرم لێ بردیە بەڕاستی دیار دەچی قێزەوەنە بۆیە لە بەڕێوەبەراتی شارەوانی لەگە فەرمانگەی باج هاوڕێیان 250 ملیۆن دینار وەرگیرە من بەرپرسمەوەی لە بەڕێزەڵام سەرچاوەکە چییە ئەوان کەشیان لە دەوڵەمەندەکان وەرگرتی هاوڕێیان لە دەوڵەمەندەکانیان وەرگرتی ئاوڕێیان بێ لە سەنێ چیر و مەوزوعی پارتی بە چ دەگا هەڵبژاردن زۆر بەپەلە هەندێک قسە و باز دەکەین هاوڕێیان دەبی 20 بابەت بە نیو سەعات باز بکری ئەو خەڵک بێزارە حەزی لە 5 دقەیە وایە یان نە کەچ کاکم بە من دەڵێ لۆ بوارن نەدا بە ئیسراعەتی خۆی 15 دقە قسە بکە لەوێ پرسیارە زۆر بە بستە سەر بابەتی کەش لە دڵمە بەڕاستی لە دڵمە لەوەی چه ئاستەکەی کاکەچیان بە قوربان وەڵڵاه ڕۆژنامە نووس لێرە بە ڕۆژنە بە ئەوەی دەرێ سیاسی دەرێ 1 دقە وەڵامی ئەو پرسیارەی دە 2 دقە هاو لە ڕوودا و کوردستان سار و هەشت و نازانم چی و NRT شەماشتە دەرێ کاکە لە ماوەی 2 دقە ئەوکە بەرپرسی کورد دەبی فێر بیواز بینی لە ڕاپەڕینی ئازاری نۆهەتویەکەوە یان لەگەڵ کۆمەلگای مۆدرن و دروستبوونی مرۆڤایەتیەوە دەست پێ دەکەی باو کڕۆ هاوڕێیان پارتی گرەوی زۆر لەسەر شەڕی ئێران و ئیسرائیل کرد خۆشبەختانە ئەو شەڕ تا ئێستا ڕووی نەدایە بە هیواشم ڕوو نەدا لەبەر ئەوی شەڕ کارەساتە ئەوە شەڕی ئوکرانیا و رووسیا ئەمە لێرەین دەزانین چ کارەساتە چیە بۆ یعنی وەزعی هەموو ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و شەرق الأوسەتیش دروست کرد یعنی قازانجی برم ڕەنتە خانی کە ئەمە هەموومان خانیمان بە قەرتینایە سیارەیە شوشتومەکە هەموو کوو هەستە یعنی چ گرانێت بڕوا کە خەڵک هەبووە یەک مەعاش کاملی بەس دایتە 2 کەسن چکۆگە یەک کەسیش کار کارەساتە یەک مەعاش کاملی بەس دایتە قازانجی خانی ڕەنتەی پێدەگوترێ باچ زەریبە ئەو پارەی دێتە سەری هەموو شەڕی ئوکرانیا بەگەنە پێشترێ وەخت خۆی 500 دۆلارت دەدا شەڕ کارەساتە جگە لەو کوشتارەی جگە لەو یعنی ئینسان شەڕی غەزەی دیت بەڕاستی مرۆڤایەتی لەبەر چاوی کرد زۆر کارەساتە بۆیە شەڕ کارەساتە جەنگ کارەساتە ئەز شەڕی ئێران و ئیسرائیل تا ئێستا ڕووی نەدا جارەکە دیش باسم کرد ئەگەر هەیە یعنی نازانم ئەڵێن 55 میلیارد دۆلار درایتە ئیسرائیل بالمقابل زەربەی گەورە لە ئێران نەدا و ئێران تازە برادێک دەگوت ساروغەشی گەلەگەلە گەورەی سەرک ئەتۆمی هەیە 800 کیلۆمەتر دەڕوانیەوە حساباتی معادلەی گۆڕیە تاقیش کردەوە ڕۆژەیی چکۆ ئەمریکا وانش حساباتی خۆیان دەکەن برا دنیای فەلسەفەی فاشێک نازەکان هەیە دەرێ حەقی ئەو کەسەیە بەهێزە تۆ هێزتە بە ئیسرائیل هێزی هەیە دەیان جەریمە دەکە کاکە چاپۆشی لێ دەکرد یەک کەس ناوێری بی ئیدانەی دەولی بکات بەنمونە بەس کە هێزت نەبۆچی کورد نەکبات بۆچی فەڵەستینی نەکبات ئاوات لێ دێتن تورکیا دێ دەتگیری دەتکوژی کەسیشە سرت بە جواب نایە بەنمونە بۆیە کە هەفتی مانگ لە ئێران نەدرەکە دانرا بۆ هەفتی مانگ لێ بدرێ بە بۆنەی ئەوە ئیتریک سەر پارتی ئەو دەنگەی بڵاو کردەوە کە دەنگکە ئەمە بڵاومان کردەوە کە تەزویرە یعنی منەظەمەیەکی کۆمپانیایەکەن کە لەگەڵ فەیسبووکیش دەکەن ڕایانگەن و چەندان کە ساختەکاریە یەکێتی نازانم لۆ ئیتیمامی پێ نەدا بەخۆی هەر لە بۆ ئەو کرد یەک خاڵم لە بیر هاوڕێیان لەسەر ئەوەی گوتارەکانی پارتی وێچێتی جارش کەش گوتم یعنی بەڕاستی ئەمن هیچ لە گوتارەکانی مەسعود بارزانی نێچیروان بارزانی مەسرور بارزانی نوێکاری نەدیت هەمان قسەی کۆن دووبارەیان کردەوە کۆمەڵێک دروشمە نەیانتوانی کادیری خۆیان ئەندامی خۆیان بڵێ با بە وعدی ئەوە دەدەین
وعدی ئەوە دەدەین یەکێتیش هەموو ڕاگەیاندنی ئەو ڕاگەیانە بەهێزەیە بوو تەنیا پاڤڵ تاڵەبانی هەمووی لە خۆی خڕ کردەوە پاڤڵی فرێ دەدەرێ یعنی ئێستا پاڤڵ و شاسواری فرێ دەدەرێ ئەو بەدەمریش بەجددیمە یعنی میتونی هەمویان ڕەبت کرا بەو دوو کەسە ئەوە شتێکی زۆر خراپە لە حزبی سەنتراڵی زۆر خەتەرە بەڵام پاڤڵ دوو خاڵی بەهێزی هەبوو لەو ململانەیە قووەتەشیدا بە ئەوەکانی بە خەڵکی خۆی یەکێتیەکان هەندێک خەڵکی ئەوی لە یەکێتی تووڕە بوو چکو زەماوەرێکێتی زەماوەرێکی دژە پارتیە گۆ ئەوەی پاڤڵ بەس ئەوەی کرد زۆر بەزەقی دژایەتی پارتی کرد ئەوە جەماوەرەکەی یەکێتی ئاهات جوڵەی پێکردەوە دوو هەندێک حەرەکەی ئەنتیکە و پەنتیکەی کرد وەکو قەزافی و ترامپ و ئۆباما و ئەوانە کاکە خەڵک حەزی لەو شتانەیە بەداخەوە ماڵی بارزانی وەکو بووکوزاوە هەبوو لە کوردەواریمە کاکە ژنمان دەینەدایان گۆ نابی پێ بکەنی ئەوە بووکوزاوە کورە بابەش زەوازە دەبڕۆ ڕەقسەچی بکە دەبڕۆ پێ بکەنە دەبڕۆ بجوڵێ بنمونە هەمان تەقلید بوو واچ خوێنەوە ڕاوەستا بوون یعنی قەزم هەمان دیزاین جوڵە نەکرە کاکە تۆ حزب حتا ئێمەش کلاسیکی ناندێت جارە من جموزۆڵی خەباتی مەدەنیم گەلک زۆر دەگۆڕی مەسەلا نەکەر ئەو تەلەفۆنانەیە کاکە بڕۆ لە چاک کورە فڕۆکەمان هەرستان یعنی دەیانشمان دەکرد بۆ ئەوی جموزۆڵ ئوبدەیتی خۆت بکە هەتا ئەو مۆبایلانە 15 و 16 و 17 نییە دەبینی جموزۆڵی دەکرد ئەوجە بازاری دەبی ئەگەر هەمان شت بی تۆ دەبێت لە ئەزبایەتی ئوبدەیتی خۆت بکەیت من لە پارتیم نەدی دەیەکێتیم هەندێک دی بەڵام یەکێتیش مەسەلا لە هەولێر دڵێم نە پاڤڵ نە کوڕەکانی کۆسرەتی نە هیچ یەکێتێک وعدی نەدا بە نمونە کێشەی هەولێریەکان کاچخۆم ئاوە لافاوە بێ ئاوی لافاوە ئەو بۆنە پیسەیە نەک پارتیەکان ناکرد یەکێتیەکانیش ناکرد پاڤڵیش وعدی نەدا هەر وعد ئەگە درۆژ بی بە نمونە کە ئەوە کێشەی خەڵکی هەولێریە تووشی سەرەتانی دەکا یعنی خاڵش کەش برادەرێک لەو ڕۆژە گوت بەڕاستی ئەدرێ خەستەخانەی پاری کوڕەکانی کۆسرەتی سێقات و چاقات لە ئیسلامیەکان گرانترە کاچ خۆم یعنی دەتەوێت بێ سەر حکم دەیگۆڕین ئەی چ دەکە یعنی دەتەوێت ئەزمموی خەستەخانەی پار بگۆزیەوە تۆ چت پێل و معاناتی خەڵکی هەولێرێ خەڵکی هەولێری ئەوەی دەویست کەس نابرد هەمووی قیڕەقیر ڕوهات و هاوار بوو بەڕاستی نەمدیت یەکێک برێ ژینگەی دەپارێزین یەک بێ بڵێ کاکە ئەو گەڕەکانی هەولێرێ چا دەکەینەوە بەرم لەم خەڵکی هەولێرێم یەک برێ ئەو بۆنەی لا دەدەین وعدتان پێ دەدەم حزبك بێ پاڤڵ بەرمونە مەسعود بڵێ کاکە ئەمن ئەوانە قەپات دەکەم کەسیان ناکرد بڵێ کاکە ئەمە نرخی دادەبەزێنین ئەوەی دەکەین هەر دەیگۆڕین دەیڕوخێنین ستۆپی دەکەین ناتوانن ئەوانی فەرعۆ دەبچڕەوە یعنی بەدە بەڕاستی لاواز بوو خەڵک تۆ دەبێت تەبیعەی بکەی وعد بدەی بڵێ ئازاری خەڵکی هەولێر بێ ئاوی لافا و ئەو بۆنە پیسا نەبوونی ئازادی سیاسی مەسەڵەن نرخ دابەزاندن بە زۆرم لێ نەبردن یعنی عەدالەت ئازادی بیرڕە ئەم شتانەیە کەسم نەدید لە بۆ ئازاری هەولێریەکان ئەوە بکاتن بۆیە خەڵک یعنی بەجددیمە خۆتان ویژدانتان ئەو کات کە دەستی دەنگە دەی ئەوانت لە بیر بی ئەوانت لە بیر بی بەرامبەر هەموو حزبەکی مەشترسن کاکە بابە بگۆڕن دیزانی سیاسی بگۆڕن یعنی هەتا کەنجێ دوو دەموچاو دوو بنە ماڵا کۆمەڵێک دەموچاوبی لەو هەولێرەی خەڵک لە بۆی نەبی بگەڕێتەوە بێ ئاوی ناوێری قسە بکەیت سبەی ئاوایەک رادیۆیەکت پێ دەکەن یعنی بڕوا بکە لە هەولێری زۆربەی ژنەکان قسەیان کردیە کەسیش ئیهانەی هەولێریەکان نەکە سەتان و هەتی ئەوانەی قسە دەکەن لە سلێمانی هەتا دەستنە هەولێری هەزار قوڵ وەڵڵا دەخینن ئەوە لەو ئەوروپایی بە من دەڵێن قادر چینەوە سەردانی هەولێرمان کرد ئاگات لێمان بی یعنی ئەو زەوە هەیە کاچ خۆم ئەو زەوە هەیە بیگۆڕە لێ مەگەڕێ پارتی ئەو هەبە کەڵەگایی ئەوە 180 پێشەرکانەکانی مافی مرۆڤ ئەوە تەقدیرات کە من تحەدا دەکەم ئەگەر ئی پارتی نەبی لەو هەولێری هەموو معانات و گرتن و کشتن و ئەوەکان بە پلەی یەک پارتی بە پلەی دوو یەکێتیە کۆن ئیسلامیەکانی شەوەسە ئیسلامیەکان تەرچیان کردیان هاوڕێیان مەسعود لە ختابەکەی زۆر بە ئاشکرا دوایین شتە دەڵێن زۆر بە ئاشکرا وتی ئەمن لەگەر ئەو کەسانەی کە هاوپەیمانی ناکەن تیرۆ ئەوە دەکەن تیرۆر و مخەدەرات لەگە پاڤلیتی و ڕەنگی لەگەیەکێتی حکومڕانی پێکنینن بەبێ دەڵێن مەسەڵەن ئەمە دەیکەین بەبێ پاڤل دەشبینن
ماڵی بارزانی زۆر لە پاڤل پەسە بە تایبەتی کە سڵاوی بۆ شێخەکانی بارزانان بە تایبەتی گوتارێکیدا لە بۆ پارتیەکانی ناوە خاصن بۆ بارزان لای ماڵی بارزانی کاکە نێچیریش قبوڵی ئەوەی نییە باسی شێخەکانی بارزان ئەوان پێیان نابی کەس باس بێ کاکە بارزانەکان برای دەریێ من خۆشەویستن بەشەکن لە کۆمەلگای کوردی هەن ناڕازین یعنی بۆ دەبێ باز نەکرێت بۆ دەبێ خەڵک نەپەرتەوە ئەو منتیقەی بزانین چی لێیە خەڵکی ئەوێندە بۆ دەبێت سەتاسەت هەموو کات دەنگ بدە حزبی کە کەسی کە دەنگ نەداتن بە حزبی کە بۆ دەبێت لە بارزان 500 کەس نەبی دەنگ بە نەوەی نوێ بدە بە ڕەوتی هەڵوێز بدە بەنمونە بە ئیسلامی بدە کاکە وەڵا خەڵکێکیان گرتێ بوویتە شیعە کابرا دەرم بوویمە شیعە کچێکی هەندیکاپی هەیە خاوەن پێداویستی تایبەتی هەیە چەند مانگە یەک میدیای کوردی باسی ناکە ناوی ئیسماعیلە کچەکەی خاوەن پێداویستی تایبەتە بوویتە شیعە دەرن ناپیت کاچ خۆم خۆوە مروچی خۆتان نییە ڕاستە بارزان زێدی باو با پیرانی خۆتانە بەس خەڵک لە بۆی هەیە ئازادانە ئەوبی بە هەر حاڵ ئەگەری زۆر هەیە پەرلەمان پێک دێ بەڵام لە حکوومەت سقوط دەکا پارتی قبوڵی نابی لەگەیشێتی بکە ئەوە ئەگەرێک لە ئەگەرەکانە و دەگەڕێتەوە سەر هاوچێشەکانی ئەو دەمیشاڕێنا بەس ئەوەیە متزانیتم ئەگەری دوو ئیدارەی زۆر بەهێزە پارتی نەیەوێ لەگەیشێتی پێک بێتن پەراوێزی بڵی نابی ئەم لەگەڵەوان ناکەم چەند کورسی دێنیا من نازانم بەڕاستیەوە بڵێم ئەو تەقدیراتانەی پارتی خۆی هێتی سی دێنی سی لە بۆ 35 ئەگەر هەیە کەمتریش زۆر بینی یعنی کەەوە دەڵێم ئەمە نازانم بەس ئەو تەقدیراتی مەکتەبی ڕێخستنی پارتیە ئەو ماوەی زۆر بەگەرم و گوڕی هاتن پارەیەکی زۆریاندا خۆیاندا بەرماچ و موسان وەکو بکەم کە قەت لە ژیانی ماڵی بارزانانی نەهاتینە ناو خەڵک لە انتخاباتێک هەمیان هاتنە خوارێ هەمیان خۆیاندا بەرماچ و موچەن لەبەری وەزنیان زۆر شۆر بوو من نازانم چەندەینن یەکێتی چەندەینی ئەو چەندەینی بەڕاستی یعنی تەقدیرات بەس دەزانم خەڵک زۆر بێزارە بە تایبەتی لە پارتی جەماوەری خۆی لە یەکێتیش خەڵک بێزارە حزبی کەش پەیدا بووە برا ئەوانە هەموو دیزانی نوێ دێتە گۆڕێ یعنی هەم ئەو هێزانەی تر خەڵک لێیان بێزار بووە مەسەڵەن 500,000 دەنجی گۆڕان کاکە ئەو هێزە حرەکەی پێ دەکرێت بەجددیە کە 750,000 زیاتر بووە لە 2009 ئێستا 2024 خەڵک زۆر گۆڕاترە زۆر بە مووقفترە زۆر هوشیارترە لە چاو 2009 چی لێ دێ 750,000 من یعنی سەدبارەی دەکەمەوە کاکە بڕۆنە دەنگدان هیچ زەرەر نییە نیو سەعاتە بڕۆ ئەوەی لە دڵتە دەنگی پێ بدە مەترسە دڵنیابە لەو نوقتەیە لێشتان بە پێشکەوتن دەنگتان نەدایتە ئێمە هەمووی فێڵ دەکەن دەزانین دەنگدەندایە بڕۆ ئەو 160 ئۆندەیە بڕۆن کاکەچیان هاوچشەی سیاسی بگۆڕن بۆیە پارتیۆچەتی نبینی ڕۆحیان چووە دەلالت لەوەیە دەلالت لەوەیە دەترسێن بڕۆ دەنگ بدە 160 کاک 130 بڕۆنەوە هەرچەندە دەبشتە لە 198 چەندە خەڵک کارتی دەنگدانی وەگرتیتەوە یعنی شتش دڵخۆشکەرە بایۆمەتریە نازام دەنگدانە یعنی ئێستا بەلای کەم ملیۆنێک دەنگدەر هەیە ئی گۆڕانی قەدیم دێ و دەڕوە ئەوە زۆر شتەچی و ئەوە هوشیاری کۆمەلگایە کە گۆڕان مووقفی باش و دەنجیان پێدا کە مووقفی خراپ و عقوبەیاندا کۆمەلگای هوشیار ئەلەوەیە و قەت مەڵێ کورد خراپە و هەموو وایە کاکە 100 کەس خوێڕی دەبی 100 کەس کۆیلە دەبی 20 عائیلە خۆی دەکڕی و دەفرۆشی وەکو لەش فرۆش بەڵام بزان 165 خەڵک دەنجی نەدا بزانن گۆڕانیان بردە ئاسمان کە خراپ بوو عقوبەیاندا کۆمەلگای کوردیش زۆر وشیارە بۆ بەس بە نێگەتیڤۆ دەکەن بۆ شتێک دەبێ بەس کورد کاکەوە عەرەب فەڵەستین وێران بوو لوبنان وێران بوو یەک شتیان نەکرد تو شەرەفتانەوەی عەرەب دەی کە کورد بیکرد بەهەتستان پێدەگوت بەهەرحاڵ بێمە سەر دوایین ئەو خاڵە ئەو ئەگەرە هەیە پارتی بڵێم لەگەی چێتی پێک نایەم حکوومەتەکە لە بۆی ئەوها درێژەی پێدەدێ یان دوو ئیدارەی دەبی لە نەتیجەی نهایی لایەک لەگە بەغدا ڕەنگی یەکێتی لەگە بەغدا تەنسیق بکە پارتی تورکیا زیاتر بینتە پێش کە ئەوە یەکێک لە ئەگەرەکانە بەڵام ئەو قوختابەی مەسعودی کە ئەوانە قسەیان کرد قسە لەسەری ڕاستون تەلمیحیدا لەگەی شتی یا پەیمانی ناکات بە هیواشم یعنی بگۆڕێت وەخت خۆشی گوتی دۆقی لەگە تاالبانی ناکەم ئەو دەستی خۆم دەبڕم وایە کردی یعنی عقڵاتیش بە تو چ دەکەی واقعەکە بەڵام مەسعود بڕۆم جێ لە خطابەکەی ڕابگرن هەمان تەلمیحی داوە گوتی من ئامادەنی هاوپەیمانی لەگەڵ ئەوانە بکەین بەس دەبی یعنی پارتی خۆ پەنجاویەکی ناینی
بس ديما هذا بيبتي دستي دوسي حزب ماسكه لقريبا أو سطا بازا بيستلقى تكملة بكن حزبك دتي أو بكا بيجو ما دفتدو إداري يعني براويس خصني شتي يعني شتي بلا ناتواني بي بارتي بلا والله من حساب لو بارتي ناكم بيدينم كاكا ناكري يعني همو من حظك بس ناكري بوي أو معادلة زور لغوريا ونيتير كتسوا دو سبب ياوريان خبرك هي كملفي أمني همو برادراني باكوري قنديلو سليماني كتنسيق يعني هي باراس نهرتزانين تسيدات تميتي دادنا أردوغان أو شكل تفسيره كان بالمقابل أو تركيا زياتر بيتا بيش وحتى تركيا شانو هندينا مسؤول تنزار باسي كرديا يعني تنزار باسي كرديا دري هيت ما ترسم تركيا ليري وفعلا هيش أو سرداني نتير بس الشيرو بلام خالش كشتلين نا أردوغان دعوتي نتيري كرديا أردوغان دعوتي نتيري كرديا ببالا تكون منطقة كده كلها هاوران منطقة كده كلها وكرديش بشكل لو معادلي هربوز دانياريتان دانجو هي اتفاقية اشتي لنيوان باكور روج آوا بكويك يعني باكور روج آوا لقد ترشيا هيا من برسيموت يعني كي اوزلان دركوت مهازي هبو يعني مثلا باريزا رقان سونا كني قتارش هبو كدو هزار سادة وفازدا كي زنداني سياسي بربو او كانت وقتا قفتقويش زدي هي تركيا ديتان يعني ذهبت في دوقي لقدام بارتي كرت برم مهابا كحزب هرفع جستكي أردوغان تساهلي هي بس مهابا بدولة باختريت في دوقي لقدام بارتي كرت دروشمي بجي سروق أبو وكان أزادي بالرأي أو انفتاحها كسرتاية والميديا المونيتر باسكرا كنوع أقل اتفاقه أو بارتي بتاعت كده بروان بيبك يعني لبومنيا جرينجيدان بروج أو باكور كباشور جوز إخرابا بارتي نوع أقل عصادتيه بيشتر أمريكا أوروبا زور اهتماميان بباشور ده روج أو باكور لجل أو دي تنقاصا باكور يعني لجل قائمة إرهابو استاك أوان دقرهنا وأوان باشك شدكن و تركيا وإيران وسوريا وانش عراقش حزيان لويا كردية قرتونا بي دو إدارة بي أوقات لري قانوني دستور ناقنزه يكرم بي لبر أولا سي محافظة كم ترده بي هورچان دو محافظة نا ببسيطي عراق داري دستوري نيو هريم دستوري نماو دينوا أو بوزانياريتان يشك لو أقركانا وهر دولاد هم عراق دأمي يشتي دكا هم تركيا دأمي بارتي دكا بلام هر ساعة دولتي داجيش كرد متفقا لسراوية وهري مبروك خينا يشك لو أنا خالي دستورية كتو دستورية كتو لسي محافظة كم تربطها يعني عراق ديتها دي كاتا مركزي هدولاد أو دكرين مؤامرة كش علي ردايا بارتيش هانا لو أوشتي دكا بويا دالم أجر يق نقرن لدواء انتخابات يعني حكومة الشهرين دروزنا كرك قرصة يعني بتزدي مع من نعمل الرجبيني ميوادارم كسيش نازن يتبيزغش كتسدبي مانجش كتسدبي بلام أو هاتش شيء استاهي قرصة هندك دالين تمثيلية من بيماني تمثيلية بيت بودر زي من بيماني هو دارم تفسيري برادراني ترازبي وكسيش نازن بيزغش يتر هاتش شيء سياسي أو جي بارتي وشتي دقري وكوي لواشنطن كرا وكوي إيران بي كردن مثلا من بري كردستاني بيدروس كردن وكوي بنمونا ديان روداويد كي هاتا بيش جيان قرتن قوتيان دانيش نسا او كرسي ايران مثلا زوخد لبارتيو شتيبكا ناتوان هوردو لان خواني للادن بلان بارتي پیامكي با اشکار راگيان برون سر مسعود باردنو چي من اگر او هزاني كمخدر خورن كا لبومنيو بابل داري من او كانم هوني ما اتر بهر حال يعني پیامکی مسعودی او بلگه شتی تنسیق نکه اینایی هیچ حزبش که او درزه نبی دوش اوید کش که هزیره دسته یه چتیش بی باته ولو غلب جاد نه بی پارتی نکره يعني ده تخت او يعني بوی او چش جوره هي هاوريان او چش جوره هي ونيتي وكو قلتم لو هندي سوا كغوايا ملفي اواني دايا باكورو تنسيق يعني اگر بافل اگر كيل اگر كان زربشاني بوشندري او شكل اگر كان حتى سليمانيش بدري نازانري ايران سان قبول دك تا استاويله بافلي ندا اويله شتي ندا با تركيا برزقي تسيان ايران بتكو ايران رقمه شي جرينجل او دوست خوتي
دۆستی یەکێتیە و دۆستی پاڤلە و لێدان و کوژرانی قورسە بەڵام یەکێک لە ئەگەرەکانە ئیتر نازاندرێ ئێران بەو بە چ پێگەیەک دەمینێتەوە و ئەوە هەوڵی پارتی مانایەوەنی هەوڵی پارتی سەردەگری و هەوڵی یەکێتیش ئەوە دەدیتن پاڤل ئەڵێ حدودیان و دادەنم ئیتر هەوڵی یەکێتیش کەس نازانی چۆن دەبێت گرنگ دوای هەڵبژاردن کێشەکان دەست پێ دەکات و پارتی کورسی کەم بینی تێک پێچ دەدا ئەمن ئەوە دەزانمەوە تعلیماتی پاراستنە لە ئامادە باشین یعنی یەکێتی 35 کورسی بینی دەبتە مشکیلە پارتی لە کەمتر لە 30 بینی دەبتە مشکیلە ئیتر ئەمە نازانم چۆنیش دەبێ ئاوچەشەکەم بەس گرنگ هەموو ئاراستەکان بەوەیە یامتە دوو ئیدارەی کەسیش نەرێ قادر قسەی خێر ناکە بەدەستە من نییە خۆزیە کوردستان وەکو ڕۆژ ئاوا و باکوور ئەوها لەگە شەسەندندا بەیە بەس موعامەرەگە لەسەر ئەوەیە ئەوە لە ناوخۆیان هەندە تێکیان بەردەن بۆ ئەوەی ئەو سیفەتە دەستوریەی نەمینە بچینە چیریش بەو ئاراستەیان دەگەڵن هەندێک وەکو گوتم دەڵێن نەخێر هاوچشەی گەورە هەیە لە منتیقەی بانکرانی ئەردۆغان بانجی کردە بۆ قسەی لەگەڵ بکات چکە هەموو منتیقە دەکوڵێتن هاوڕێیان یعنی ئیسرائیل لە لوبنانی دەدا دادێتە سووریا دادێتە عێراق ئەوزە دێتە سەر ئێران بۆ زانیاریتە باش هاوڕێیان کاتم گرتن سوپاس لەو 536 کەسەی لە ژوورەوەیە سوپاس بە ئەو کاتێ لەگەڵ یەکتر تەرخان کرد قسەی ئێمە مانایەوە نییە و چی نەگۆڕبی نا هاوچشەی سیاسی ڕووداوە سبێنە بێتە گۆڕێ مەسەڵەن 7 مانگ لە ئێران بدرابای هاوچشەکان دەگۆڕا بە نمونە 11 سپتێمبەر هەموو هاوچشەی منتیقەی گۆڕی هەموو جیهانی گۆڕی شەڕی ئۆکرانیا ئەنیە تو ڕووداوی سیاسی زۆر کەس بە مطلقی قسە دەکە وەڵا کاکە من نازانم سبێنێ سەعادەشکە چ دەبیت شەوە شە